لسر في مجاري برز بروفيسور مناتشم كلاينك وبروفيسور بلند زانستا سياسية لكوليجا كينغز يا بريطانيا لأنه كالأورشليمية برا أونلاين قلبنا باوي كراس راس برز بروفيسوريم خيرات إنجلك سباس الدسبيكين بيج بيديت كان برسفار نتنياهو يتشبيد بو أفي بلانو بروجيا أمريكا. I don't know what the points are. لراستي دا نازانا مخالكان چین لراستي دا اوي كوا بلاو كراوتو شايستي اوي كا گفتگوان لسر بكريت بلام نتنياهو هولي داوا گۆڕانکاری لە خاڵەکان بکات و بەگوێرەی ئەوەی کەوا بۆوان بە شارڕێکی بخرێت دەبێ ببینین ئایا کە ئەمە سەرکەوتوو دەبێت یاخود شکست دەهێنێ لە ڕاستیدا دەبێت ئێمە چاوەڕێی وردەکاریەکان بکەین و ئەوەی شیکەوە ماوەتەوە دەکرێت گفتوگۆی تەواوەتی لە سەر بکرێت پێم وایەکەوە ئیدارەی ترامپ ئێستا لە ئەمریکا پێی وایە کە دەبێت نەتەنیاهۆ دەبێت لە دەسەڵات بمێنێتەوە هەروەها نابێت هاوپەیمانەتەکەی تێک بچێت هەر بۆیە ئەمریکا لە ئێستادا هەوڵ دەدات چەندین هەنگاو بەرە ڕووی نەتەنیاهۆ بچێتە پێشەوە و هەروەها هاوپەیمانەتەکەی بمێنێتەوە. دەتگەهم نەوێ هەفپەیمانیەتێک دەت لێ تەمان دەمێدا ئەف شەڕە درێژ بوو و gelek welat Ewropî û yên Erebî jî taybet piştî herişên İsraîlê li Dewha li dijî İsraîlê rawestan gelek welatan jî etiraf dewleta Filistînê kir. Ev hiç iş rewşê nagohrîtin zextê li ser Netanyahu zêde naket Trump zêde biketin ji ber ku Trump jî li dimahîkê gotiye ez bi aştî hatîme li Rojhilatê navîn devê bidezveynim. Ev ca ev dê wisa ket ku zêretir Donald Trump tehemmila berdewamiya evî şerî biket? لە ڕاستیدا من پێم وایە کە نەتەنیاهۆ ناوێت شەڕەکە کۆتایی پێ بێت و هەروەها ناوێت ڕێکەوتنێک واژۆ بکات کە تێیدا بڵێ جەنگەکە تەواو بوو نەتەنیاهۆ ئامادەیە بۆ ئەوەی کەوە بچێتە نێو ڕێکەوتنێکی ئاگربەس کە تێیدا بۆ ماوەیەکی کورتی دوو مانگە بێت و هەروەها باس لەوە نەکرێت کە دوای ئەو دوو مانگە جەنگەکە کۆتایی پێبێت و لە ماوەی ئەو دوو مانگەدا گفتوگەکان بەردەوام دەبن و هەروەها ئەوەش لە کاتێکدا کە حەماس بەڵێنی پێدراوە لەلایەن ئەمریکا کە دوای ئەم 6 ڕۆژە یاخود ئەو دوو مانگە دەبێت گفتوگەکان بەردەوام بن و هەروەها نابێت لەو ماوێدا جەنگەکە دەست پێکاتەوە. باش پرۆفیسۆر باشە بەریان و کەجی ئاگربەستە بوو سەر نەگرت دەمەکی درێژ بوو پشینگە جارەکەی دەست پێکرەوە نە ئیسرائیلێ هەمی ڕهینەیان خوار بگرتن ئەسیرێن خوارگرتن نە شەڕژی ڕاوەستیا لە غەزەیە ئەفجا گەرانتیا vêcarê çiye çi ji rawişê hatiye guhartin yani çi wet ket em baweriyê agirbeστeka dî bînin تاکە گەرنتی ئەوەیە کە گوشاری ئەمریکا لەسەر نەتەنیاهۆ هەیە و هەروەها ئەوەش ئەنجامی هەوڵەکانی عەرەبا لە نێویاندا ئوردن و سعودیە و قەتەر کە گوشاریان لە ئیدارەی ترامپ کردووە بۆ ئەو مەبەستە نەتەنیاهۆ شکستی هێناوە لەوەی ئامانجەکانی جەنگ بەدەست بێنێت ئەو بەڵێنی بە ترامپدا کە لە ماوەیەکی زۆر کوورتدا غەزە داگیر دەکات بەڵام وا دەرکەوت کە شتەکە بەو شێوەیە نەبوو و هەروەها چەندین مانگی پێچوو بۆ ئەوەی کەوە ئەوە بکات و هەروەها ترامپیش ئێستا سەبر و تەحەملی نەماوە و دەیەوێت جەنگەکە کۆتایی پێبێت ئینجا ڕاگەیەندراو بێت یاخود ڕانەگەیەندراو بێت و هەروەها دووبارە غەزە بنیاد بنێتەوە ئەوە پێشمەرجەکانی وڵاتانی عەرەبە بۆ ئەوەی کەوە هاوئاهەنگی
لەگەڵ ئەمریکا بکەن ئەگەر ترامپ گرنگی بە وڵاتانی عەرەب بدات و هەروەها تێگەیشتووە کە لەوەی سەقامگیری ناوچەکە زۆر لە نەتەنیاهۆ گرنگترە نەتەنیاهۆ حکوومەتەکەی هەوڵ دەدەن یاخود دەکرێت لە ماوەیەکی کورددا تەواوی ناوچەکە تێک بدەن و دۆخێکی ناسەقامگیر بێن ئاراوە و تەواوی وڵاتانی عەرەب بخاتە ژێر مەترسیەوە ئیسرائیل هەڕەشە لە ناوچەکە دەکات و هەروەها ترامپیش دەیەوێت کەوا زۆر باشی گوێ لەو دەنگانەی وڵاتانی عەرەب بگرێت دەبیت vێجارێ ترامپ وەکی هەمی جارێت دی پشتە نەتەنیاهۆی نەگریت پشتاوی بەردەت پێم وایە کەوا زیاتر بەرەو ڕووی وڵاتانی عەرەب دەڕوانەوەک بەرەو ڕووی نەتەنیاهۆ و هەروەها پێشم وایە کە ئیدارەی ترامپ دەیەوێت شتێکی بچووک بە نەتەنیاهۆ بدات بەڵام بەگشتی ئەو لە بەرژەوەندی وڵاتانی عەرەب کار دەکات و پێی وایە کە لە ئێستادا پێویستە پشتی ئەوان زیاتر دەمێ گوتوبێژێن چوویدا دەمێ گربەستا چوویدا لەسەر غەزە ڕەوشە ئیرانێ و ئیسرائیلێ فەرق بوو پشتی شەڕی 12 ڕۆژێ ئیران و ئیسرائیلێ ڕەوش هاتیە گوهارتن gelek دێ بەرژەوەندیە ئیسرائیلێ دەبلا بێژم ئەس چێم بێژم ئیرانێ چەند وجود هەیەت ناوان گوتوبێژاندا پشتیک و تایبەت جەزا جارەکاتی ڤەگەریایە سەر جهەکیت گریت وا گوتوبێژاندا پێشبینیاتە بەڵێ پێم وایەوە دەبێت لەبەر ئەوەی پرۆگرامی ئەتۆمی بە تەواوی وێران نەکراوە و هەروەها ئێران دەتوانێت بگات بەوەی کەوا شاردوێتەوە و دەتوانێت لە ماوەیەکی کەمدا دوو بۆمب دروست بکات دوو بۆمبی ئەتۆمی ئیسرائیل پێویستی بە ئیدارەی ترامپە بۆ ئەوەی کەوا پاڵپشتی بکات و دووبارە هێرش بکاتەوە سەر ئێران ئیسرائیل با بڵێن ناتوانێت وا بکات کە ئیدارەی ئەمریکی دژی هێرشکردنە سەر ئێران بێت و هەروەها نەتەنیاهۆ ئیدارەکەی هەوڵ دەدات کە ئیدارەی ئەمریکا ڕازی بکات ئێستاش لەوەیە و هەروەها هەموو هەوڵێکی بۆ ئەوەیە کە بژاردەکان لەگەڵ ئەمریکا تاوتوێ بکات و هەروەها بگەن بە ئەنجام gelek spas wiha birêz profesör Mehnaçîm Klein profesörê bilindê zanistên siyasî li Kulîja Kingsya Brêtanî tu ji Urşelîmê li gel min bûyî spas bo şirova û zanyariyên hewa